بەڕێزانم کاتتان باش دیارە ئێرە ئامادەی شیرینی کچانە لە کاژمێر حوتی بەیانەوە پرۆسەی دەنگدانی گشتی لێرە دەستی پێکرد کاژمێر 6 ئێوارە سندوقەکانی دەنگدان داخرا لێرە لە کۆی 1660 دەنگ ئەو ڕێژەی کە لە باڵێ مدیر محەتەی ئێرەم وەرگرتووە ئاتە سەرپەرشتی گشتی وێزگەکانی دەنگدان ئەوان باسییان لەوە کرد لە کۆی ڕێژەی بەشداریکردن لەم ئامادەیە نزیکەی لە 155 بۆ 6 بووە هەرچەندە لە بەیانیەکی زۆر خۆم و هاوکارەکانم لە سەررجم شارەکانی هەرێمی کوردستان ڕووماڵێکی بەردەوامان هەبوو لە ڤار کۆی گشتی وێزگەکانی دەنگدان بە شێوەیەکی گشتی چۆڵ بوون بەڵام لە دوای نیۆڕۆ بە تایبەتیش لە عەسرەوە خەڵکێکی دەتوان بڵێم تا ڕادەیەک باش هاتن بۆ دەنگدان هەر ئەوە وای کرد کە ڕێژەی دەنگدان بەجۆی لە جۆرەکان بەرز بێتەوە ژینا تا کاژمێر 12 نیۆڕۆ لە سایە 24 خەڵک هاتبوو بۆ دەنگدان بۆیە لە دوای نیۆڕۆ بە دیاریکراویش لە عەسرەوە خەڵکێکی زیاتر بەشداری دەنگدانی کرد بۆیە ڕێژەی بەشداریکردنی باڵێن خەڵک لەم وێزگەیە ئەوە نەبوو بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە وەکو باسم کرد 1660 کەس لێرە بەشداریان کردووە لە کۆی ئەو ژمارەیە 113 دەنگ پوچەڵ بووە یەکێتی 294 دەنگی هێناوە پارتی 82 لیستی هەڵوێز 100 دەنگی هێناوە نەوەی نوێ 112 دەنگی هێناوە بەرەی گەل 90 دەنگی هێناوە کۆمەڵی دادگەری 27 یەگرتو 96 دەنگی هێناوە ئەمە تەنها ئاماری ئەم وێزگەی دەنگدانە لە شاری سەیمانی کە وەکو باسم کرد ئامادەی شیرینی کچان لە نێو شاری سەیمان.